ئەمڕۆ 2000 بڕیاری دادگای کەتنی دەشتی هەولێر سەبارەت بەو پێنج چالاکوانەشی لا زێ دەرچوو بەداخەوە ئەویش ئیستینادی کرد لەسەر ئەو ڕێیەی بەڕێز داواکاری گشتی چاکسازی گەورانی هەولێر بەڕەتکردنەوەی ئیفرادی شەرطی بۆ هەر پێنجیان هەرێک لە کۆڤان تارق و نێچیر بەدیع و یوسف شەریف و مەحمود ناجی و ئەمجەد یوسف هەر دەمێ ئەوەشتان پێڕا بگەینم ئەمڕۆ شێروان شێروانی و مەلا شیڤان و هاریوان عیسا و هەروە گوهدار زێباری و هەروە ئەیاسکەرام ئەوانیش ئەمڕۆ داواکارییان لە ڕێگای چاکسازی گەورانی هەولێر ئاراستەی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کردیا داوای گواستنەوەیان کردیەکە لە چاکسازی هەولێر بگوازرێنەوە بۆ چاکسازی سلێمانی بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە نەقلی چاکسازی سلێمانی بن ئەوانە مەحروم بن لە ڕێکارەکانی فراشەرتی ئەو کاتەکە نەقلبوون ئەمە لە سلێمانی لێ تەقدیمی ڕێکارەکانی فراشەرتی دەکەین ئینشاءالله سەبارەت بە دۆخی مانگرتوانیش بەڕاستی ئەو پێنج کەسە شێروان شێرانی ئەوانی دیکە هاوڕێکانی وەزعی تەندروستیان بەڕاستی باش نییە ناجێگیرە دەمێ بە هەموو لایەک ڕای بگەێنم و دووەکەی تریش ئەوانەی کە دەوی خۆیان بەستا بۆ یەکێکیان لەژێر فشار دەوی درمانەکەی لە دەوی کراوەتەوە ئەوی دیکەیان تا ئەو دەخەش بەردەوامە و یەکیشیان دوێنێ بەڕەوانەی نەخۆشخانە کرابوو تاکو درنگانی شەو لە نەخۆشخانە گەڕێندایەوە کە قاچێکی لەدەستدا بوو دواتر الحەمدولله خۆشبەختانە تا ڕادێک ئێستا ئەو وەزعی باشترە و هەروەها هەردوو کلێکانیشی لاواز ببوو ئەگەر هەر پرسیارێکتان هەیە ئەمە ئامادەینە ئەو ڕۆزانیاریمان وەرگرت لە ڕێگەی بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤ کە هە لە چاکسازی گەورانی هەولێرە بەڵام لە هۆڵەکەی لەگەڵ هاوڕێکانی لەوی دوورخراوەتەوە ئەو پێنجە تەندروستیان ناجێگیرە لە بەرەوەی بەردەوامن لە مانگرتن تا ئەو دەقەش ئەوانمانیان نەشکاندووە کاک بەشدار لە ماوەی ڕەبوردی و بێریڤانایی و ئازاد بکە بە کەفالەت ئەو چی بەسەر دێت بەی فراشەرتیەوە ئازادکرا بڕیارەکەویش دەگرێتەوە دووبارە دەستگیر بکرێتەوە نەخێر ئەسەری ڕەجی نابێ ئەو قرارە و ئەمە لە هەفتەی دادێ لەگەڵ تیمی پارێزەران بەداخەوە ئەمڕۆ تیمی پارێزەرانی دهۆشی لە ڕێگەیان بەڵام پێڕانەگەیشتن بە کۆنگرەکە بەشداری کۆنگرەکەمان لەگەڵدا بکەن بەڵام بۆ هەفتەی دادێ لەگەڵ تیمی پارێزەران بە هەمومان بەیەکەوە ئینشاءالله لای هەمان حاضر دەکەین بۆ ئەوەی بڕیاری ئەمڕۆی دادگای کەتنی دەشتی هەولێر تەمیز بکەینەوە و دیسان دووپاتی دەکەمەوە ئەو بڕیاری کە دادگای کەتن و داواکاری گشتی پشتیان پێبەستایە دوور و نزیک پەیوەندی بە بابەتی ڕێکارەکانی فراشەرتی ئەو مادەی ئەو بەڕێزانە نییە کە لەسەری گیراون ئەوانە مادەیەکن لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوان دیکە باسی مادە سێ لە مکافحەی ئەرهاب دەکا ئەو قراری تەمیزی کە ئەوان پشتیان پێبەستایە کە ئەوەش سەرپێچی یاسایە هیوادارین محکەمەی ئیستیناف بە سفەی تەمیزی ئەو هەڵەیەی دادگای کەتن کە ئەو قراریاندا ئەو قرارە هەڵەیاندا دادگای استیناف بە سفەی تەمیزی ئەو قرار ڕاستکاتەوە و 2000 هەموو لێ ئەمیان ئازادکە ئینشاءالله ئەوانە ئێستا دەبی ئەگەر بێت و ئفراشەتی شمولیان نەکە بەنسبەت ئەوانەی شیرازێ سێ مانگ و چەند ڕۆژێکیان مایە دەبی لە زیندان بمێنن بەڵام ئەگەر ئازاد بوونایە دەبارە 15 ئەوان لەناو ماڵەکانی خۆیان بن و بە کەسوکاریان شاد ببنەوە کاک بەشدار من دوو پرسیارمە بوو یەکەکان پەیوەند بە ئیفراشەتی کە لە مادە 330 و 331 لە قانون محکەمەکە چییە ئەو مادانەی کە ئەوانەی کە ئیفراشەتی دانرێتەوە ئەوە یەک دوو ئەو بڕیاری ئەو ڕۆژ لەسەر ئەوانی تریش جێبەجێ دەکرێت مەسەڵەن شێروان شێروانی و پێنج ڕۆژ لەمون ئەمڕۆ شێروان شێروانی و هاوڕێکانی ئەوان سەحبی ڕێکارەکانی فراشەتی خۆیان کردەوە داوایان لە داواکاری گشتی کرد کە ڕابژێری ڕێکارەکانی ئەوان لەبەرەوەی ئەوان داوای گواستنەوەیان کردێ بۆ چاکسازی گەورانی سلێمانی ئەو کاتەمە لە سلێمانی تەقدیمی ڕێکارەکانی فراشەتی دەکەین سەبارەت بەوانەی کە چی شمول و چی مەشمول نییە ئەمن بەس باسی ئیسtisنایەکان لۆ دەکەم ئەوانەی کە مەشمول نینە لەرێ هەموو جەرائیمێکی مخل لە بشەرەف جەرائیمی ئەخلاقی و هەروەها هەموو جەرائیمێکی کە پەیوەندی بە ئێرهاب و ئەو بابەتانەوە بی ئەوەش جەرائیم مکافحەی ئێرهاب نییە ئەوە جیاواز ئەو بابەتەیە بابەتی وانە بابەتشکێکی سیاسی قومی قومیانەیە ناگرێتەوە ئەوانە پەیوەندی لەبەرەوەی ئەم پەیوەندی بە ئەمنی داخلیەوە هەیە ئەوانە ناگرێتەوە ئەوانە دەبی مثل ئیستیسناکانینە ئەوانە لەو کەسانە کە مەشغول بە ئیفراشەرتی هەروەک لە دهۆچیش دوو کەسی تر ئازاد کراون لە سلێمانیش بە هەمان شێوە و هەروەها لە هەولێریش بە هەمان شێوە دەستێوەردان لە بڕیارەکانی دادگا لە هەموو کاتێک بەردەوام هەتا ئێستاش هەر بەردەوامە گەیشتیمە ئەو قەناعەتی پێشتر ئێمە قەناعەتێکمان ولا بوو دەمانگوت سڵحی عشایری و دیوەخان و ئەوانە کێشیان بۆ دادگاکان دروست کردی بەڵام گەیشتیمە ئەو قەناعەتی پەنا بینەوە بەر سڵحی عشایری و دادگاکان زۆر سوپاستان دەکەم